سەرکردایەتی و دەسەڵاتدارانی باشووری کوردستان خەڵک بە مستەوای وەی نازان کە تەنانەت شەرحێکیان بۆ بکەن تەوزیحێکیان بۆ بدەن چۆن دەکرێت دەوڵەتێک ئاوا بە ڕۆژی ڕووناک بێت و بە وڵاتێکی دیکە ژێر پێ بخات ژێر پۆستاڵی ئەسکەرەکانی وڵاتی تورکیادا بۆ بەغدا قسان ناکا بۆ هەرێمی کوردستان پێ ناکا. ئێمە سەردەمێکمان لەبیرە لە ڕێفراندۆمدا فشەکەرەکانی پارتی دموکراتی کوردستان و حیزبی سەر بنەماڵەی بارزانی دەهاتن دایان کوت ئەمە قبول ناکەین ئەوە خەونەکە ئێمە تەجاوزی وڵاتێکی دیکە لە کوردستاندا ببین و خاکی کوردستان بێتە ژێر پۆستاڵی دەوڵەتێکی فاشی وەکو تورکیا. ئەو قسانە چی لە هات ئەوەی کە دیکوت ئێکزەر ئەمە قبول ناکەین لەوەی کە دەوڵەتی تورکیا بێتە ناو خاکی کوردستان. ئەوە کاکە لایەکی خاکی کوردستانی لەژێر پێ ناوە و ئەوە 2 هەفتەیە 3 هەفتەیە نە کەس قسان دەکات نە ڕۆژشەمبیرێک دیارە نە سیاسەت مەدارێک دیارە نە نوخبەیەک دیارە نە سەرکردەیەک دیارە. ئەخ باشە خۆ ئەو وڵاتە هەرێمی کوردستان حکوومەتی هەیە خوار حیزبی نییە حکوومەتەکەش حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئێوە لەولا لە نێو جالی نێونەتەوەیی و نێو دەوڵەتیدا فشەی پێوە دەکەن. ئەدی کوا سەروەریتان ئەدی کوا ئیرادەتان ئەو جارەکانە خوار بنەماڵەی بارزاییند و حکوومەتەی دانین. حکوومەتی هەرێمی کوردستان بریتێ لە گۆڕان بریتێ لە یەکێتی نیشتیمانی بریتێ لە پارتی دموکراتی کوردستان. ئەم سێ حیزبە لە چۆن بۆچی هەموو چوونە ژێر ڕشێفی بنەماڵەیەک و تاکە کەسێک بە نێوی بارزانی. ئەمە ئەو پەڕی سەرشۆڕەیە ئەو پەڕی کەمێ بووە نەتەوەی کورد کە تەواوی نەتەوەی کورد بە هەموو حیزبەکانیەوە ئەتو ئیسلامیەکان لێیان گەڕێ ئیسلامیەکان بخوایان خواخوایان بوو و ئێستاش دە حکوومەت دانین بۆیە من گلەیان لێ ناکەم بەڵام ئەوان بخوایان خواخوایانە خۆ کە دە حکوومەت دانین بەڵام دەتوانن لاقەت وەکو من دەنجێک بەرزکەنەوە وەکو ڕۆژشەمبیرێک وەکو نوخبەیەک بێنە سەر جادا دەنجێک بەرزکەنەوە. بەڵام ئەوانە من گلەیان لێ ناکەم چونکە ئەوان خواخوایانە کە ویلایەتی عوسمانی بێتەوە بۆ سەر کوردستان و ئەوان بەشێکن لەو هێژمونەی کە حەزیان لە ئەوەیە خلافەتی عوسمانیە بۆیە ئەوە لەو لایدانێ. بەڵام ئەوەی کە دەگەڕێتەوە سەر باری ئەلمانیەکەی باری حیزبەکانی کە حکوومەتیان دروست کردو ئەوڕۆکانە کەویش ئەو سێ حیزبەیە بۆ دەنگ ناکەن لایەکی وڵات داگیر کراوە. ئێستا لە بادینان ئەوەی کەم بیستومە داوای هەویە دەکات تورک داوای هەویە لە هاوڵاتیان دەکات داوای تەسکەرە و جنسیە لە خەڵکی لادیەکان دەکات و نایەڵ لە پسنەوەدیەکانی خۆیان نایەڵم پسنەوە سەر موچە و مەزرای خۆیان. ئەمە چۆن قبول دەکرێت سەروەرەکەتان لە چۆدایە جەنابی کاک مەسعودی دوێنێ پێرێ بوو لە ڕێفراندۆمدا هاوارت دەکرد ئەوەندە قبول ناکەین چ شتێ لە کەسێک قبول ناکەین. ئەدی ئەمە لە کوێ چی لێ هادەستا ئێستا هەوەتا تۆ یەخەی گرتوین قوڵخڕچکەی گرتوین تورک چۆن ئەوەی چۆن قبول دەکەی لە ئەقل وەرە سەر تەلەڤیزۆنی لەگەڵ ئەو میلەتەی خۆت قسان بکە. کوڕەکەت بۆتە سەرۆکی حکوومەتێکی فاشیل حکوومەتێکی دز حکوومەتێک کە هیچی بەسەری چەوە نییە مەعاش نادا بە کارمەندەکانی لە ئەقل نادەی مەقاژ نادەی کارەبانێ بەو گەرمای ئاو نییە لە چەمچەماڵ نییە لە هەولێر پایتەختی هەرێمەکەت کە ئەو هەموو فشەی پێوە دەکەیت محافزەکەت ئاو نییە خەڵکەوە دەخینچێ لە تونیان ئەتۆ هیچ نەبێت لەستەوەی وەرە قسام بکە وەرە قەی ناکە ئاو نییە دەسەڵاتی تۆ نییە کارەبانێ قەی ناکە دەڵین دەسەڵاتی تۆ نییە موچەنێ دەڵین قەی ناکە دەسەڵاتی تۆ نییە بەڵام لەستەوەی وەرە لە ئەقل ئەم هەموو تەلەڤیزۆنەتان هەیە هەمووی پڕپڕە لە فۆتۆمۆدێل هەمووی پڕپڕە لە خەڵکێکە هاتون لێرە بەلاش دەخۆن لەوەر سەر ئەو تەلەڤیزۆنانە و قەناتانە بەکاربێنە لەگەڵ میلەتەکەت قسە بکە شەوانە وەرە لەگەڵ میلەتەکەت قسە بکە بڵێ کاکە تورک ئاوایە خەتەرەکانمان ئاوایە ئەمەوە بەرەو ئیفرین دەچین ئیفرین هات داگیری کرد و ئێستاژەوە چەند ساڵە نەچۆتە دەرێ ئاخر ئەگە بێتە باشووریش لە پێشدا هەولێر و مەخمور و بادینان داگیر دەکات جا دوای دێتە سلەیمانی. ئەمە چۆن قبول دەکرێت نابێ قبول کرێت ئەتۆ بۆ نایەڵی ڕۆژشەمبیر و نوخبە و چالاکوان و ڕۆژنامە نووس بێنە سەر جادەی هەر کە هاتنە سەر جادەی جنێوێکیان بە تورکیادایە دروشمێکیان بە دژی تورکیا بڵاو کردەوە دەست بەجێ هێزی کۆماندۆ دێ وە دەزانی داعیش هاتووە کاکە قەڵەم بەدەست هاتوۆتە سەر جادەی دەڵێ وڵاتەکەم لە ژێر پۆستاڵی تورکاندا نابێ بتلێتەوە ئەتۆ یەک 40-50 دانە مێک زەمینی کۆماندۆی بۆ دەنێری ئەمە زۆر عیبە زۆر ئیرادە و دڵنیاشم لەوەی کە دایکی نیشتیمان لێیان نابوورێ دایکی نیشتیمان پێیانەوە